ئێستا خۆ تۆ کێشەی بە قوربان داراییت نییە، ئێستا هەندێک حاڵەت هەیە کێشەی داراییان هەیە ناتوانن نە کەسێکی بۆ بگرن نە ژوورێکیشیان هەیە وەکو خوشەکە. ئێستا ئەگەر تۆش وەکو خوشەکە بوویتایە وەڵڵاهی کەس لۆمەی ناکردی ئەی حکوومەت ماڵی ئاوا بێ ئەم خانەی کردوتەوە یا هەر کەسێک خێرخوازە شوێنێکی واکاتەوە بۆ ئەوانەیە کە بارودۆخیان نالەبارە ڕێگە چارەیان نییە. لەوانەیەڵێ هەندێک کەسێ مرتاحە، لەوانەیە ئەوە بێ کە شوێنێکی نییە لەسەر جادە کەوتووە بە لە جادی لەسەر جادە بکەوێت لێ خزمەتێکەکەن و خواردنی شێن و شوێنیش خەوت نییە ئەوە مرتاحە. بەڵام باوکی تۆ لەو حاڵەتە نیە براکەم. ئەخر کاک دکتۆر بام یەک شتێک پێ بڵێم، یعنی خەڵکە لە ماڵی خۆیان دانیشێ بۆ کە یعنی ئیساحەت بکە بەجددی باوکیشم وەکو پێ دەڵم چونکە چۆتە تەمەن و پیر وە دایما عەسەبیە کاکە قبوڵی نییە ئەم ناڵانی من هێن و ئەڕۆن مناڵی تر ڕاکە یاریەکە وەڵا دەنگە دەنگیژەکەن بەس ئەم پێی قبوڵ نییە کە دەنگە دەنگەکەن و بە دەنگی بەرز هاوارەکەن و یاریەکەن باوکم تووڕابێ ئیتر ئەچێ بە گژانە هاوارەکە قسەی بەرز و نزمەکە و ئەمانە وەڵاهی یعنی ژیانمان زۆر ناخۆشی بەسەر هاتووە وەڵی یعنی نازانم خۆم مناڵەکانم کەمە دەرەوە کاکی خۆ نایان کەمە دەرەوە. براکەم ڕاستە تۆ کێشە نەماوە بەس باوکی کێشەی بۆ دروست بووە مرتاحی چێ لەوێ من بۆم باس کردی تۆ لە ماڵی خۆتا مرتاحی بەس لەوێ مرتاح نییە تۆ ببین ینی بیر چوانێ چەند تەحملی تۆی کردووە ئێستا طبیعەتی قۆناغی بە ساڵاتچووی وایە کاک کامەرانگیان تۆ کێشەکە و ئەوەیە ئەتەوێ باوکێ وەکو تۆ ڕەفتار بکە باوکێ ناتوانێت وەکو تۆ ڕەفتار بکە چۆتە تەمەنەوە کە چووە تەمەنەوانێ هەموو کەسێکی بە ساڵاتچوو لە دەنگی بەرز لە قیژە قیژ لە قیڕەقی مناڵ بێزارە بێ تۆ ئەتوانی مناڵەکانی لێ دوورخەیتەوە بە قوربان مێڵە بچنە ژوورەکەی ئەو یا تەنیشتەوە هاتو هاوارکە نەک باوکە دەرکەی ینی تۆ کێشەکە چۆن لی بەعکسەوە چارەسەر دەکردەوە هاتووی باوکەی لەبەر خاتی مناڵەکانە دەرکردووە نەخێت تۆ بێ مناڵەکان دوورخەیتەوە تۆ سێ قاتە هەیە باوکە لە ژوورێکە لە قاتی سێ لەسەرەوە یا لە هەر شوێنەکان مناڵەکان با لە قاتی ناوەڕاست با لە قاتی خوارەوە با لە حەوشەکە بۆ ئەبێ بچنە تەنیشتەوە قیژە قیژ و هاتو هاوە تەمەن بێزارە بێ بێزاری بوو چیەکە ئەکید دەریانەکاتە دەرەوە یا عقیژێنە یا قسەیەکیان پێڵە کەواتە چارەسەری مشکلەکە بەوە ئەکرێ مناڵەکانی لێ دوورخەیتەوە نەک باوکە دوورخەیتەوە براکەم. باشە بۆ باسی بیانوەکانی تری ناکەن بیانوەگرێ لەسەر خواردن ئەمە ناخۆم ئەوە خۆم یعنی هەتا ئێستا ئەمە لەگەڵ خێزانم هەزار جار شەڕمان کردووە لەسەرەوەی کاڵم باوکم زانە چییە خوا بۆ ئەو شتی تایبەت لێنێ بۆ خۆمان شتێکی کە لێنێ بەڕاستی یا مەسەلەن داواکاری زۆری نییە زۆر سێرە تەبیعەتێکی زۆر سێریە بەڕاستی دایمە قسەی بەرز و نزمەکە واللهی دایمە ماڵی ئێمە پڕ بۆ لە ئاژاوە لەوەتی بەس ئێستا بردوومەتەوێ خراپی و شوێنە چییە؟ کاکە گیان بەخوا بۆ شێوەیەش نییە کە باسیەکەی باوکە باوکمانیە کاکی دکتۆر بەس خۆت ئەزانی کە ئینسان چووە تەمەنەوە هەموو شتێک ناخوات تەحملی هەموو جەوێک ناکە لەبەر تەندروستی خۆی کۆمەڵە شت هەیە پێی ئاجەبێ اینجا کاکی دکتۆر ماڵی براژنیشم ئاوا بێ بەخوا باش نییە لەگەڵی خراپە لەگەڵی هەتا خواردنێکی بۆ بە هەزار قسەی ناشرینی پێڵێ ئەمە باوکم خۆی پێوتم هەفتەی پێشوو لای بووم باوەڕ کە گلەی لێی هەبوو ئەوت ئەمە لای خۆی کچی خوشکی خۆمە بۆم هێناوە ئاوا خراپە لەگەڵم کاکی دکتۆر بەخوا باوکم هی ئەوەی کە کەمێک چووە بە ساڵە وا هەستەکەن کە ئیزعاجکەرە بێزاکەرە بەس بەخوا بۆ شێوەیەش نییە وەڵڵاهی گوناحمانەگا نازانم چی بکەم من ئەم هەموو یارمەتیەشیەیەم ئەچم خواردنی بۆ دروستەکەم یارمەتی براژن مێم ناڵم ئەوە نەهیلاکیش بێ بەس ئەمان هەر مەبەستەکەیان بوو دووری خەنەوە نەمەطعەمم داناوە نەمەعملم داناوە باوکم حەزی لێر چخواردنێ بوو خێرا بۆی بێنم و بۆی دروستکەم ئاخر وەڵڵای ئەوەش ناکرێت دوایەوە خۆش زانی خوشکێ باوکم تەبیعەتی سەیرە بڕایەوە ینی قسەی بەرز و نزمەکە وەڵڵاهی زۆر زۆر ناخۆش ینی دایمە قسەی ڕەقە نازانم برێم چۆن ئەتوانە بخەوێت کە باوکم ئاوە لەوێ و بەتەنیا و بێکەسە کاکی دکتۆر تۆ قسەی کتاب بکە ئێمە گوناحبار نابین کە ئاوای لێکەین وەڵڵا خوشکە بە ڕێزەکەم ئەوە قسەی من نییە بەزەوە قسەی خوای گەورەیە خۆ جەنابی دەزانی تەنانەت دەڵێ کاتی ئەچنە تەمەنەوانێ نازانم تۆ چەند کە کامێران شارەزایی و لە دینا هەیە چکە باسیەوەیە کرد گوناحبار ینی گوناح لای خوای خوا ئێمە ئەوان لە مناڵیە و ئێمان بەخێو کردووە گەورەیان کردوین ئەی نابێت لە گەورەیە ئێمەش عەلەقەل چاکیان بینەوە چاکە بەرامبەر چاکە ئەکرێ بە قوربان تۆ چاکە پاداشتی بەچیە بە چاکەیە خۆی گەورەمان پێڵێ نەک چاکە بە خراپە بێ تۆ ئێستا ئەو هەموو چاکەی لەگەڵ تۆ کردو تۆی گەورە کردووە پەروەردەی کردویی بەم ئینسانە ئێستا ئەو سەرمایی کە هەتا ئەو توانایی کە هەتا ئەساسەکەی باوکە بۆی داناوی ئێستا پاداشتی چاکە بە چاکەی دەتوێت بە خراپە ئاوە دەریکەی دوایەوە فەرمودەی پێغەمبەری دوودی خوای لەسەر بێ بە قوربان ئەوە کە پرسیانیان لێ کردووە نزیکترین ڕێگا چییە بۆ بەهەشت فەرموویەتی نوێژەکان لە کاتی خۆیان بکە و
ڕێزی دایک و باوکە بەرە خۆشە بێن خزمەتیان بکە ئێ باشە چوونەتە تەمەنێکەوانە ئەی لەم تەمەنیان پێویستیان بە ئێمەیە دوای مەسەلی خواردن تۆ باسەکەی کاکە لە تەمەنی بە ساڵات چویا وەکو من و تۆ نییە خواردنێکی بیتە جارێ ئەسڵەن دەبێ ئێوە هاوکاری بکەن نابێ خواردنی چوری بدرێتە هەندێک خواردنەیە ئەوەی مەسەلەن زۆر چەورە زۆر شیرینە زۆر سوێرە نازام چی ئەوەی ئێبێ هاوکاری بکەن تەواو ئەزانی ئینسان کە گەورە بوو بڕوا و هەبێ یعنی وەکو مناڵی لێتەوە ئەها قانونی حیاتەیە سەیکە قەوسێکە جاری وا کە ئینسان ئەچێتە تەمەنی بە ساڵاتیەوە توانێ ڕۆشنیشی نابێ بە دەست و قەڵ مەگەراوە بڕوا ئەها کە دارە ئەکات فازماوەیە ێ زۆر جاریش لە بە ساڵەچیە وامە لێ بکو دارە بکەینە ڕۆین بەڕێیە ئەبێ دارێ بگرین بە دەستمانە و گۆچانە بگرین بە دەستمانەوە ئا بەم شێوەیە ئەڕوا هەتا گاتە تەمەنی هەرزەکاری اینجا کامەڵی و اینجا وردە و دەیەتەوانێ کە چوویتە تەمەنەوانێ ئەی تۆ ئێستا ئەم ئاوەی ئەی ڕێژی سبەینی مناڵەکانیشە بەرامبەر تۆیکەن براکەم نەک هەر خوای گەورە محاسەبەمانەکە لەسەرەوەی ڕێزی دایک و باوکمان ناگرین حتا زەمیری خۆشە محاسبە دەکا گەر ویژدانمە تۆزە زیینو بێ لە هەمان کاتیژە سبەینی مناڵەکانە محاسبە دەکا سبەینەگەر کردیانیتە دەرەوە چی ئەڵێ خوای گەورە فەرموویەتی ئەبێ ڕێزی دایک و باوک گرن ئەی چی جوابێنەوە ئەی باشە کە ئەو زاو قسە سلانە ئازانی خوای گەورە وای تۆ ئەی تۆ بۆ ڕێزی دایک و باوکە نەگرت ئەی تۆ دەریانەکەی ئەوانیش دەرە دەکەن یعنی تۆ بیر لە شتانە ناکەی تۆ براکەم کاک دکتۆر زانین چی یەک شتێکە پێ بڵم بیرم دەچێتەوە ینی باوکی من لە مشتێ ناڕازیە هەر چیەکی خیتە بەردەمی ناڕازیە جلی شۆراوە بۆ ئوتو کراوە خزمەتی جوانی کراوە بەڕاستی بەڵام وەکو پێمتی لە هیچ شتێک ڕازی نییە دوای ئەوەش کێشەیەکەیە ئەم باوکی من یعنی ترسی لە مردن هەیە بە حاڵ سەری پەنجێ ئێشێڵە ئەو مردم کۆتاییم هاو من مردم ئەمڕۆ ئەمرم ئەمانەی دایمە لە مێشکە دایمە لە خەیاڵەتی جابن نازانم بەجددی بۆ ئێوە خەتایم نەگری ینی بۆ من بە تاوانبارەزان بردومە بۆ خانی بە ساڵات چوانە دوایەوە کات دوتۆ بڕۆ خۆ سیر کە ئەزانی نازانم چویاننا یعنی پڕە لە خەڵم چوم لە بەڵێ وابوو باسێک کرد بەس یعنی کاک دکتۆر شوێنێکی ئەوە نەخراب نیە ینی من باوکم بردو بۆی وەڵی هەر بەر ناکەی ئەوەی خەڵگرێ ئەخر عیبەکەی چییە یعنی کاتۆم و خەڵکە لێ من تاوانبارن باشیان بردووە بە باپیریان بردووە زەن چۆنەکە کامەرەنجان یەکەم من نەموتۆ تۆ تاوانباری من مافیەوەم نییە کەسکەم بە تاوانبار بەڵام خوشکە بە ڕێزەکە و پرسیاری لێ کرد دەموتی گوناحبار نابین تاوانبار نابین ئێمە بەرامبەر باوکیان کردووە من وتم خوای گەورە لێپرسینەوەتان لەگەڵەکە لە منیشیەکە منیش خۆ بە شەرم وەکو تۆ سبەینێکە تۆ چیتە بەردەم بارەگاگەی خوا ئەی پرسیاری ئەو لێ ناکە ئەم باوکە بۆ دەرکرد ئێمە ناڵێن هەرچی چووە ئەوێ کەسوکاری تاوانبارە نا بەڵام بەنیسبەت تۆوە گوناحەکە و ئەوەیە براکەم تۆ شوێنێ هەیە خەڵکی تر شوێنی نییە تۆ ئیمکانێتی دارایی و ئابوووریەکە و زۆر باشە هەندێک کەسێ بەم شێوەیە نییە تۆ لە جیاتی خانووەکە و قاتێ بێ نهۆمە بێ سێ نهۆمە خوا لێو نەسێنێ و زیاترێ باتێ بەڵام ئەو توانی ئەوە ئێستا خوشەکەش هاوکاری دەکات لەبەرەوە من ناڵم تۆ تاوانباری بەڵام هەموو بەڵگەکان پێمان دەڵێن کە تۆ کەم تەرخەمی یەکەکەم تەرخەمیشبی لێپرسینەوە لەگەڵەکرێت ئەگەر تۆ لە ناحی دینێکەوە لە ناحی ئینسانیەکەشەوە بڵێ هێکاکە خەڵک ئەگەر لێ قەوماوێگە بینێت دەستی یارمەتی بۆ درێژەکە لێ قەوماوێ نەک باوکی بێ نەک باوک هێبگەڕێرەوە بۆ مناڵی خۆ بزانە تۆ چۆن بێم باوکە چەند ساڵ خزمەتی تۆی کردووە لەوانەیە وەکو دایکێ هەر پاچیشی کرد بێتەوانێ خۆ هێشتا ئەو نەکەوتوە سەرجێ تۆ پاچی کەیتەوانێ ئەی وەڵای خۆ ئەگەر ئەوەشی بێ ئەوە ئەرکە ئەی چێ بکە خۆ هینی بە ساڵە چوان با پێ بڵە مەوانەوە ناگرن کە پێویستیان بە پاکردنەوە بێ و دایبی بگۆڕن چێ نابێ بێ خۆی خزمەتی خۆی کار ئەی باشە سبەینێ ئەگەر خوا نەخواستە گەشتە و حاڵەتر لە پێکەوت ئەگەر خوا نەخواستە ئێستا هەستا دەستنوێژێ بگرێ و کەوت سمتێکی شکا عملیات کرا نەیتوانی لەسەر جێکەوت ئێوە کاتە بە پێی مەرجەکانی بە ساڵە چوانی زنیێ نەبێت تۆ لە خۆی بکەیتە سەر جادە بەڕڵایەکەی بمرێت ئەی چۆنی تۆ ویژدان بیل ناکەیتەوە ئێستا و خاتونە ئەڵە شەو هەتا بەیانێتە خەونم تۆ نایەتە خەونە یاخۆ خەونی پێوە نبینی یا بیر ناکەیتەوە بڵێ باشە ئەمە باوکمە ئێمەی ئاوە گەورە کرد ئێمەی گەیانەم ئاستا بە چه حەقی ئێستا من ژوورێکی لەسەرەوە نێمێ بچم بەڕڵایکەم تۆ لە گەراجەکەیە ژوورێکەدا ناوە باشترین خواردنەی سەگێکە ڕاگرتووە یعنی بەقەی سەگەکەش من حدم نییە ئەو تەشبیه بکەم بەڵام وەکو نمونەی هێنەوە یعنی بەقەی سەگەکەش ماف نایی بە باوکە بۆیە من لە چاوپێکەوتنێکا بینیم ئەوە کەسێکی بە ساڵاچوو فارز بووە بزانم مقابلەیان کرد وتی من داواکارم لە مناڵیە شیری سەگ من بە مناڵەکانتان بۆ ئەوەی تۆزێ بە وەفا بن وەکو سەگ
کە ئێ ماڵین سەگ لە کاتێکا چەند بە وەفایە بۆ خاوەنەکەی ئێمە بەقەی ئاژەڵێکیشمان پێ نەکرێن یعنی تۆ ئێستا ژوورێکی تەرخان کردووە خواردنی نازەم کارتۆن و چی بۆ کڕی معلباتی بۆ کڕی بۆی خۆتان باستان کرد و خوشەکە باسی کرد ئەیەی بەم سەگە بەڵام باوکێ بردووە بە ساڵات چوان یعنی باوکە مهمتریا سەگێک یخی چێکە حەزت لە ئاژەڵ و سەگ بەڵام لە گەراجەکە شوێنێکی بۆ کردێتەوە ئێ شوێنێکی بۆ باوکو کەرەوە سێ قاتە هەیە براکەم